شێوازی تازەی موچە پێدانە لە بانکی هەڵەبجە. موچەخۆران دەڵێن دوای 3 مانگ لە بێموچەیی نازانن ئەم یەک موچەیە چی لێ بکەن و بەچی بدەن. ئەوان دەڵێن قەرز و خراپی گوزەران شیرازی خێزانەکانی تێکداوە و کاریگەری لەسەر سەردانە کۆمەڵایەتەکانیش بەجێ هێشتووە. ئەمە ژەمووی حکوومەتی ماوە بە سەرچوێرم لێ بەرپرسا کە ناتوانێت تەنانەت موچە کە سادەترین مافە دابینی بکات. وەرەوە هەموو کەس ئەو ئەزانێ برا وەڵا ڕووی نایە بچێ ماڵی خزمێکی نە ڕووی نایە کەس داوەتکە ڕووی ناوی کەس بچێ سەردانی کەسکە بێ پارەی وای هەموو کەس کردووە. جای کێشەوەڵا حتا من بیستۆمە ئایلە ئاژاوی تێکەوتووە ژن چۆتە ماڵی باوکی و پیاچۆت و ماڵی باوکی دەرەخەت نایەن. اینجا زۆر بەشی هەمووی تەخەڕوج مناڵی تەخەڕوج بووە دیراسی تاوە کردو ئەویشی بۆ تەمل ئەویش هەر بەتاڵ باوکی مەعاشەکەشی ئەوتە مەعاشەکەش ئەوە بە 3 مانگ هەیەکیان خۆم ئایسە 3 کوڕم هەیە هەرزەکار هەرسێکیان کاتی ژنیانە لە ماڵە بە خۆیان کەوت. دواکەوتنی دابشکردنی موچە لە هەرێمی کوردستان تەواو موچەخۆرانی بێتاقەت کردووە. بە شێوەیەک باز لەوە دەکەن گیرۆدەی قەیران و برسیکردن و بەتاڵکردنی گیرفانی خەڵک ئەو باڵەکەی لە ئەستۆی ئەم دوو حیزبە حکومڕانەیە کە دەیان ساڵە شکست لە دوای شکست بەسەرە مەرێم و میلەتەدا دەیێنن. هەمووی خەتای خۆمانە خۆمان واکەین لە خۆمان ڕۆڵە باوکەکەم قەزا لە ماڵەکەم خۆمان ئەگەر نەچین دەنگ بدەین بە گەورەتر لە خۆمان وامان لێ نایە. هیچ حکوومەتی ئەمانە هەمووی حکومەتانە ئەم دەوڵەتانە ئەم دراوسانە بینین هیچی وەکو کوردستان وایە نە هەمووی خوانەی بڕێ هەمووی بەخوا ئیسراحەتە چێم معاشی خۆی وەرەگرێت و یەتو چۆن ئەمە کێشە نییە بەریوەڵ ئەمە کێشەی سەرەکیە چۆن لێت کێشەنی ئەمە 4 مانگە مەعاشی 2 مەعاشراوە وەڵا گشتی با خەڵخاڵیە گشتی داما و گشتی کرێتی گشتی نەبوون چۆن هەیە مناڵی نوقسانەیە کرێتیەیە بێپیاوە هەیە. حکوومەتی ماوە بەسەرچوێرێم چەندین جار ڕێکەوتنی لەگەڵ بەغداد کردووە بۆ چارەسەری کێشەی موچە. نوێترینیان ئەو لێک تێگەشت نەبوو کە لە ناوەڕاستی مانگی حەوت هاتە ئاراوە تیدارێم بەڵێنی ڕادستکردنی نەوت و نیوەی داهاتی نانەوتیدا لە بەرامبەر ناردنی موچە و بودجە کەچی تا ئێستا نەوتی ڕادست نەکردو و لەسەر داهاتی نانەوتیش کێشە هەیە ئەماش کێشەی موچی وەکو خۆی هێشتووەتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.